لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. القدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. أي بختالي كل نامزين ناتك بخل خداتك في غنبلت لإمامة لقبلت خشت بلا كانت مای نیگەرانی ئەمڕۆ کە بەیانی سعات 5 کارمەندێکی تیمی نۆی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین هەولێر بە ناوی بەختیار عەزەدین حەسەن تەمەن 34 ساڵ لە کاتی ئەنجامدانی ئەرچی پیرۆزی مینلابەری گیانی لەدەستدا و بۆ شەهیدی پێشمەرگەی مین بەڕاستی لە چێلگەمینە کە یەکێک لە چێلگەمینە هەرە پیسەکان بوو لە چیای حەسەنبەک سەر بە گوندی کەژەک ناوچەی ناحیەی سیدەکان کارەساتەکەش بۆ شێوە بوو لە ئەنجامی جێبەجێکردنی ئەرچی پیرۆزی مێنابەری کە لە چرکەکانی یەکەمی دەستپێکی کارەکانی بۆ ئەمڕۆ کە ڕۆژی 31 پێنجی 2017 کە لە ڕۆژە پیرۆزەکانی مانجی ڕەمەزانە مای نیگەرانیم بەڕاستی ئەمڕۆ گیانی دەستدا بە شەهید بوونی کاکە بەختیار یەکەم قوربانی ساڵی 2017 تۆمار دەکرێت لە سنووری بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین پارێزگای هەولێر. ئەمساڵ هیچ بریندارمان نەبوو، هیچ قوربانی ترمان نەبوو، تەنها ئەو قوربانیەکە ئەوڕۆ هەڵبەتە خۆی بەتەنیا بوو لەو لاینێکی ئیشی تێدا کردووە. ئیتر خۆی بەپێی پرۆسەی ئیشەکەیمە زۆرێک لە لێکۆڵینەوە ئەنجام دەدەێت لێکۆڵینەوەش تەکنیکی بۆی بزانین سەبەبەکە چیە، خەلەلەکە چیە، کێشەکان لە چێندەرە، دوای دەتوانین نەتیجەی لێکۆڵینەوەکەش ئەعلام بکەین. ئێستا لە ناوچەکانی سنووری پارێزگای هەولێر 9 تیممانەیە سابتن تیمەکان لە شوێنەکان ئیش دەکەن لەمان ناوچەکانی چۆمان و سیدەکان و ڕواندز و سۆران و مێرگە سۆر و شەقڵاوە. یەک تیمی گەڕۆشمانەیە بۆ لەنابردنی تەقەمەنیەکان کە پێی پێویست دەگەڕێت لە شوێنەکان. بەڕێژە وەکو ڕێژە بەڕاستی لە سنووری پارێزگای هەولێر تەنم قسەی بکەم یعنی دەکرێت بڵێم دەوری 106مان لە سنووری پارێزگای هەولێر پاکردەوە، بەڵام تایبەتمەندی چێلگەمینەکانی سنووری پارێزگای هەولێرەوەیە کە چڕی مینی تێدا زۆرە بەڕاستی کە ڕوبەرێکی بچووک تێ، بەڵام ژمارەی زۆر لە مین لێمە دەدانراوە، پاکردەوەی وەختەشی زۆری دێ بە حقیقەت.